دوور لە خەمی کۆڕۆنا و قەیرانی دارایی خەڵکی هێشتا حەز بە گوڵ و نەمام و درەختەکان دەکەن. تاکوماڵەکانیان پێبرازێنەوە و بەهۆی بۆنخۆشی و دیمەنە جوانەکانی خەمی دنیا بۆ ساتێک لەبیر بکەن. لەگەڵ ئەو بارودۆخەی بەهۆی کۆڕۆناوە بەسەر کوردستان و جیهان داهاتووە، نەمامگە و گوڵفرۆشان زیانی زۆریان بەرکەوتووە و کڕیاران و هەوادارانی گوڵ و درەختەکان وەکو پێویست سەردانیان ناکەن. مەزەرەکی زۆرمان پێگەیشت لەو وەزعی کۆڕۆنا و کەرەنتینەوە و شتانە زەرەرێکی زۆرمان کرد لەبەرەوەی فەسلەکەیمان لە 22 ڕادەست پێ دەکات تا ئاخری مانجی سارە. ئیمەش لە مەوسمەکەیەوە چ کابرێگوتنی ئەوە کەمان زەربەکەمان پێگەیشت. ناوەڵڵا بەس حەزم لێ بوو لەبەر مەوسمی خۆی ئێستا. بالضبط زۆر پۆزیتیڤ ئێنەرژی. باوەڵڵا زۆر زۆر. واللهی باشن حسب مەوسمی خۆی، ئەگەر مەوسمی خۆی ئێستا ینی بە خۆت دەزانی گران دەبی. ئەگەر مەوسمی خۆی نییە ئەتیادێ ساری خۆی. والله بە خۆمان عادیقەچ خۆشمانی بەس من لەبەر زۆریمە ئەو گرگسکە بکانە دەبم ئەوەندەیە ئێدی جوانە چەندی کەسکاتی جوانە هەندش پێ خۆش دەبی تەمەشا دەکەی وەنیە هەمووی جوانە کو وڵی سارەکانیان گرانە. وەکو خاوەن نەمامگەکان باسی دەکەن زۆربەی ئەو گوڵ و درەختانەی لە کوردستان هەن سەرچاوەکەی دەرەوەیە و نرخەکانیان بە جۆرە جۆر و قەبارەکەی دەگۆڕێت. ئاماژە بۆش دەکەن لە کاتی ئێستا ئاستەنگ بۆ هاتنی ئەو گوڵ و درەختانە بۆ کوردستان دروست بووە و وەکو جاران ناگاتە دەستیان. مەعالیمانەیە بڵین داروباری ناوەخۆ تورکی هەیە، هۆڵەندی هەیە، ئێرانی هەیە، منەوەکانی هەیە. بەخۆی سعرەکانیان مناسبە. بەخۆی ئێستا زەعیفە لەبەرەوە وەزعی ئێستانە کە خەڵکەکە پارەی نەماوە مەعاش نەهاتووە تقریبا تاسیرێکی زۆری لە بازاڕی کردیان. زیاتر لە بەهاران و پاییزان خەڵک دێ لە بۆ داروبارکردنی بە هەم مەوسمەکانت کەش بازاڕی هەیە بەس زیاتر بەهاران و پاییزانە بێت و ئەو وەزعەوها نەبایە بڕوا بکە ئێستانەکە لەوانێ ناو هەولێر حسابی جێ شکەلی بۆ کرابایە ئەوها زۆر دەبوو لە دار و بار و کەسکایی خەڵکەشی زۆر ئێستانە کە مڕاقی دایتە سەر گوڵ و داروباری. واللهی ئێستا لەگە پێشتر فەرقی کردی خاصن لەگە ئەو نەخۆشیەوە شتەی خەڵکەشی زۆر ڕووی لە گوڵ و دار و شتانە کردێت چکە بەڕاستی فەرقی بڵۆ شتەشی سروشتیە لەو ناو گوڵ و گولزار و شتانە هەم هەوایەکی پاک و سزینەش خۆش فەرق دەکات خەڵکە بەخوای باشم مناسبن. ئەگەرچی پێویستە لە هەر شارێک سەتاسی سەوزایی بێت وەک ستانداردی جیهانی، کەچی هێشتا ڕێژەی سەوزایی لە شارەکانی کوردستان نەگەیشتۆتە و ئاستا. خەڵکیش بەهۆی نەبوونی باخچە و بچوشی خانووەکانیان نەیانتوانیوە ڕێژەی سەوزایی لە ماڵەکانیان زیاد بکەن. لەگەڵ ئەوەشدا وەک باسی دەکەن کەلتوری پەروەردەکردنی گوڵ و درەخت لەلایەن خەڵکی کوردستانەوە زیادی کردووە. خێزانەکان بە هەر جۆرێک بێت گوڵ و درەختی جۆرا و جۆر بۆ خۆیان دابین دەکەن. تا عەبدوڵڵا گەلی کوردستان هەولێر.